شەهابی حسێنی، ڕۆیا تەیموریان، لالەی ئیسکەندەری لە فیلمی سینەمایی تەنیایی. ئاو کە بەسەر خۆت مەترسە. باوکە مەترسە، منم حەمید. ناخۆشتر لە هەموو شتێک لە بیربردنەوەیە. پێت خۆشە هەموو شتێک لە بیر بەریتەوە بە شێوەیەک کە وابزانی قەت هەر نەبووە، بەڵام ناتوانانی. بیری ئەو شتە بەردەوام و لە هەموو کاتێکدا لە زەینتە. بابم هەمیشە پێی دەکوتین کە مافتان نییە بگرین، تەنانەت کاتێک کە منیش بمرم. گریانمان لێ قەدەغە کرد، ناڵانەوەمان لێ قەدەغە کرد، گلەیی قەدەغە بوو، دوو زمانی قەدەغە بوو. بۆ خۆشی هیچ کات نەگریا، تەنانەت ئەو کاتە کە باوکی مرد. بەسە ڕزا، بۆچی هەندە خۆت عەزیەتەکەی؟ دایە بابا خەریکی جگەرە کیشە؟ خۆم دیم فزول. ناتەوێ شتێکی پێ بڵێ؟ نا، ئێستا نا. با پیرس حاڵی باش نییە، نەخۆشە. مەگە بەیان نەبوو بابای دی جگەرە نەکێشێ؟ بڕۆ لە شوێنی خۆت دانیشە بشکەم بخەوی. بڕۆ کوڕەکەم. باشە، بەڵام بابا بەڵێنێکی نەبردە سەر ها. خدا حافظ. خۆش بی. سلامات. خدا حافظ. خوا حافظ. سلام.
حەوڕۆژ. دەستت خۆش بێ لەسەر ئیزنت. بیر لە نەگەڕانەوەت نەکەی ها. ئەگەڕێمەوە مەودای پشووەکەت زیاتر نابێ. ئەگەر باوکم مرد چی؟ ڕۆژی حەوتم ئەوێ بگەڕیتەوە. ئەگەر لە ڕۆژی شەشمی پشووەکەم بمرێ چی؟ خۆ ناتوانم بگەڕێمەوە. ئیدی من نازانم. دوعا کە ڕۆژی دوو هەم بمرێ. لەوانەشە خوداویستی حاڵی باش بوو. تۆ بۆ لە ئێسەوە ڕەشە لەبەر کردووە. وایە تۆ ڕاستەڵێ. ئەبێ بیگۆڕم. دیسان سوپاس دەکەم. زۆر حەز بە ئاوابوونی خۆرەکەم. تۆ حەزی پێ ناکەی؟ ڕقم لە هەموو جۆرە تەوابوون و ئاوابوونێکە. لەبەر باوە گەورەیە کە حاڵت خراپە. دەنا زۆر دیمەنێکی جوانە، خۆش دەزانی. بزانم تۆ کاتێ باوکت مرد ڕۆیشتی بۆ ئارایشگا و جلی سپید لەبەر کرد، دوانی ئۆڕۆکەشی هاوڕەکان بانگێش کرد بۆ پیزا خواردن. ڕزا ئەزانم ناڕەحەتی، بەڵام چکات لە یەکەم بەسەر من یا مەڕێژە. من هەروتم تاوێک ڕاوەستین و سەیری ئاوابوونی خۆر بکەین. هەرەوە هیچ پەیوەندیەکیشی بە نەخۆشینی باوە گەورە نییە. یانی من مافیەوەم نییە کە کاتێ باوکم لە حاڵی مردندایە ناڕەحەت بم. من نەمبوو ناڕەحەتمە بە هەروتم ئاوابوونی خۆر جوانە. ئەگەر لە درێژای تەمەنی مرۆڤدا تەنیا یەک جار بووایە جوان بوو، بێوێ نەبوو، زۆر جوان دەبوو ئەگەر مرۆڤ لە ژیانیا هەر جارێک بیدایە. بەڵام کاتێک کە هەموو ڕۆژێک هەیە و لە ماوەی ساڵێکدا 365 جار بەدیدێت، نا جوان نییە، زۆریش قیزەوەنە. سلام. سلام. مزاحم نابم خۆمە ڕۆم. وەرە دانیشە کار بێت. دەستت خۆش. باوکت تەمەنی چەنێکە؟ ساڵی 1320 لەدایک بووە. لە کەیەوە نەخۆشە؟ لەو کاتەوە کە لە بیرمە هەر دەرمانە خوات. ئێستا دۆخی چۆن؟ ساڵێکە لە بێهۆشیدایە، یانی ئیتر نایێتەوە سەرخۆ. بێگومان ئەمرێت. باوکی من کە مرد من پاش 6 مانگ ئاگادار بووم. لە ساڵەکانی شەڕا بوو. منیان ئاگادار نەکردبووە. یعنی 6 مانگ نەهاتبوویەوە بۆ پشوو؟ کاتێککە هاتمەوە ساڵ و نیوێک بوو کە من لەوێ بوو. نەکرا ماڵەوەی لێ بکەم. باوکی منیشی دی بە هیوای زیندووبوونی نین. ئەگەر ڕۆژی حوتمی پشووەکەم بمرێ دەبێ بگەڕێمەوە. برای گەورەترت هەیە؟ ئەمن گەورەترە. خۆشی گەورەتر چی؟ ئەوش بچووکترە. براکەت کەسێکی کارامەیە؟ زۆر تووڕا بێت، کاتێکیش تووڕا بێ زمانی یەگیرێ. بمێنەوە و کارەکان جێبەجێ بکە. مردوو بە خاکسپاری هەیە، 3 هەمی هەیە، 7 هەمی هەیە. ئەڵێن مردوو بەلای مردوو شۆریش و ئابڕووی هەیە. تەلەفۆنێ بۆ من بکە بزانم ئەتوانم کارەکەت بۆ بکەم. هەواڵیشم پێ بدە کە لە کام مزگەوتە پرسەتان داناوە کە منیش بێن. زۆر سپاس. بەڵام ئەگەر لەبەر خێرەکەیەتە بێبیت تا ئێستاش کۆڵی خێرت کردووە. نا بەس لەبەر خێرەکەی نییە، بۆیە دێم کە بۆ پرسەی منیش بێن. مزگەوتی چۆڵ زۆر خراپە.
کاکازیز بەڵێ بە تەواوی هۆشت پیۆ بێت باشە؟ بە چاوان سپاست لێ دەکەم. تکایە. سلام علیکم. سلام علیکم. بەرز دکتور. بەڵێ کچم، ئەبێ هەموو ملشۆڕی ویستی خوددا بین بەقوربان. هیچ کەس دەسەڵاتی نییە و ئەبێ ڕۆژێ لەم دنیاە بە تەواوی بڕۆین بە قوربان و بە. دەی تۆ هەر بە یەکجاری هومید برت کردین، ناتوانی کارێکی بۆ بکەی؟ کچەکەم، کاری من هومید و هومید پێدان نییە. من کارم بە لەشی مرۆڤە. بەنیادەمی شاخری ڕۆژێ کۆتایی دێ، لەشی مرۆڤیش وەکو جلوبەرگ وایە کۆنە دەبێ. بەڵام لە دۆنیەوە تا ئێستا هیچ تۆفیرێکی نەکردووە. کچم، ئەم دۆخە ئیتر هەڵ ناگەڕێتەوە. دەی باشە ئێوە بڵێن تا ئەمە بیبینەوە بۆ نەخۆشخانە. ئەگەر شەوێک نیوە شەوێک حاڵی تێکچە ئێمە نازانین دەبێت چی بکەین. خۆتان نەزانن لە نەخۆشخانەی ئێمە هەر ئەتوانین ئۆکسیژەنی پێ بدەین. دەی ئێمە لێرە لە ماڵیشەوە ئەو کارەمان بۆ کردووە. یانی ئەمرێ؟ کچەکەم، مردن خۆ بەدەستی من نییە. لە نەخۆشخانەش پێم وتی کارێکی بۆ ناکرێ. تا ئێستا 2 جار جەڵتەی مێشکی کردووە. ناتوانێت ببیستێ، ناتوانێت وەڵام بداتەوە، هەست بە ئێشیش ناکات. لەوانەیە چاوی بکاتەوە، بەڵام ناتوانێت شتێک ببینێ، بەڵام کەس ناناسێتەوە. ئێمە ناتوانین هیچ کارێکی بۆ بکەین. تا ئەو کاتە زیندووە تا خوددا خۆی بیهێوێت. دەی ئەگەر ئەم دۆخە 5 ساڵی پێچوو ئەو کاتە دەبێت چی بکەین؟ 5 ساڵ؟ خۆت نیگەران مەکە بە قوربان. بە 5 ڕۆژیش ناگات. خواردنی ناتوانێت بخوات. ئەوەیش کە لە ڕێگەی سرۆم پیە ئەدەین نەشی قبولی ناکات. باوکی تۆ هاوڕێی دێرینەی منیشە. من ئەگەر بەقەد ئێوە نەبێ، بەڵام بەقەد دۆستیەکی دێرین، بۆی ناڕەحەتم. بێڵن با لەم 2 ڕۆژە داهاتوەی تەمەنیدا لە ماڵەکەی خۆیدا بێت. ئەمە ویستی خۆی بووە، ویستی دایکیشت هەر ئەمەیە. ئێستا خۆتان ئەزانن ئەگەر لە ماڵەوە ناتوانن خزمەتی بکەن، دەی بیهێنن بۆ نەخۆشخانە. نیگەران مەبن، خۆمان خزمەتیەکەین. خات و ئەمبەر و بەری بکەن با پشتی نەبێتە برین. لەشی نە وشک بێ و نە شێدار، پشتیشی چەور بکەن. مەهێڵن لێوی وشک بێت. سرۆمەکەی لە کاتی خۆیدا بۆی لێ بدەن تکایە. پەرستاریشی بەلاوەیە. دوایەوەش هومیددام بە خوددا بێت. دەستان خۆش بێ جەنابی دکتور. ئەخەر دایکی من، ئەمە چ کارێکە؟ هێشبات لە نەخۆشخانە ماباوە ئیتر. ئەمە بێ ئەگەر شتێک قەومە لە ماڵەکەی خۆی دابێت. ئێستا 12 مانگە لە کۆمادایە. ئەگەر ببێت بە 12 ساڵ کاتە لە ماڵەکەی خۆیدا زیندوامێنێ. موبایلەکەی من دایمە کراوەیە. هەر کاتێ پەیوەندی بکەن لە خزمەتاندام خاتونگیان. سپاس. خدا لە گەورەی کەمتان نەکات. تکاکەم. بەڕێز دکتور، بۆچی لەو کارێکە ئەتوانی بیکەی خۆتی لێلا دەدەی؟ من هەر کارێکە ئەم توانی کردم بە قوربان و بم. ئیدی نۆرەی کارەکانی ئێوەیە. بێگومان ئەبێ قورئانخوێن بیننە لای. ئەرێ ئەو کارەی بۆ بکەن. باوکی من ئەستەمەکە بمرێت. خدا عەفوی بکە مامۆستاکەمان. لە زانکۆ دەیکوت کاری ئەستەم هەمیشە بە کاتی خۆیدا ڕوەدات. بەڵام ئەوە وەڵامی من نییە دکتور. لە منە بیستن ئەبێ خۆڕاگر بن، دوای بۆ بکەن، دوای بۆ بکەن و قورئانی بۆ بخوێنن تکاتان لێکەن. جارە لەسەر زندان. خودات لەگەڵ.
کۆتایی هات ئێستا هەموو لەبێن با کەمێک سەر و چاومان ڕێک و پێکەین. زاواتانە؟ نا برامە ئەوەیە کە کاتێت و ڕابێ زمانیە گیرێ؟ بۆچی بەو شێوە سەیری تۆک؟ بەینمان نییە لەبەر ئەمەیە کە نایەت بۆ دیدارنا؟ ئەندازیارە لە ئاسەلویە دایشەکە ژنەکەشی شیرازیە ڕێگای دوورە ناتوانێ بێت. چەندێکە پێکەوە قسەتان نییە؟ من 35 ساڵمە ئەو 32 ساڵ 30 ساڵێکە بێت. ئاشت بنەوە کارە باش نییە. ناهێڵین خەڵک تێ بگەن ناکۆکیمان نییە جیاوازی. جیاواز سلام دایگیان. سەلام شەیداگیان بەخێر بیت. باوە گەورە چۆنە؟ چی بڵێن؟ باشە ئێستا کە هەموو هاتوون باشە. ئومید سەلام بەخێر هاتی. چەنێ باڵات بەرز بووە بە قوربانت بم. پورێکیان با کز و لاواز کوڕە جوانەکەم چ سڵاوێک باشەکەم. بریا بە مردبایم ئەم ڕۆژانم نەدیت پا لە قاوماوەکان یەک بە دوای یەک خەریکن دێم بۆ ئێرە. سەلام دایە. سەلام ڕەزاگیان. ئاتیە بزانە کێ هاتووە؟ حەمیدی من. سەلام. بۆ تۆ زۆر حەزینە کرد تۆیدی. دەستت خۆش بدایە. نۆشی گیانت بێ حەمیدگیان. تاکەی لێرەی 7 ڕۆژ. بارودۆخت چۆنە؟ چی بڵێم ناخۆش و دژوارە ڕۆژم لێ نابێتە شەو دڵتەنگم دایمە لە بیرتانم هەرچی کە بڵێم نابێتە نیوە خەفەتێکە تۆی خۆی. هەمومان پێوە بووین. تۆ بە شێوەیەک باوکت بە شێوەیەک ئێمەش بە شێوەیەک. خۆزگە کارە ساتەکان تاک بە تاک ئەهاتن. لانیکەم کاتمان ئەبوو کە لەگەڵیان ڕابەهات بایەن. ماما تۆ لە بەندیخانە بووی؟ چاوەکەم تۆ باشی؟ ئەرێ. ڕزگار بووی؟ نا پشوویان پێداوە مامەگیان. لەبەر مردنی بابە پیرە؟ لەبەر نەخۆشیەکەیە چاوەکەم. ئەگەر ئەو کات بابە پیرە بمرێ تۆ ئەچیتەوە بۆ بەندیخانە؟ ئەرێ. ئومید چیت لێ داوە؟ ئومید کوڕێکی ژیوا قسە ناکا کوڕەکەم. لەگەڵ مرۆڤ بەم شێوەیە قسە ناکەن. پێڵە قسەکەی کامندا. پورە بە قوربانت بێ هەموو ڕۆژێ دوعام بۆ ئەکردی لەسەر ئەو بەرماڵە هەموو ڕۆژێ دوعامە کردە پارامەوە لەو خوایە کە خوایە ئەوە ڕزگاری بێ. دەستت خۆش بە پورە گیان خوا تۆ لە ئێمە نەسێنێ. خدا خێرت پێ بدە عەتیە تۆ مافی دایکیت لەسەر منداڵەکانمەوە هەیە. ڕەزا ژوورەکەت ئامادەیە. شەیداگیان دۆڵابەکەشم بەتاڵ کردووە. دەستت خۆش بە دایگیان. من بچم شتومەکە کاڵگرم بێنم. حەمید سوێندە دەدەم بە گیانی ئەو باوکە نەخۆشەت پێکەوە شەڕ نەکەن. بە چاوان. شەیداگیان تۆش هۆشت بە ڕەزاوە بێت. مێڵە لە ناکاو پێکەوە شەڕ و کێشە بکەن. بەسەر چاودایە.
سەلام باوکە، منم حەمید. زۆرم بیر کردووی. مرۆڤەکان بەس لە کاتی کارەساتدا دڵسۆزە بن، لە کاتەکانی تردا بایەخی یەکتر نازان و سارد و سڕن. مرۆڤەکان زۆر لە یەکدا بڕن و یەکتر لە بیرەکەن. مردنی خۆمان کەنە، بەڵام مردن مرۆڤەکانی تر هوشیار دەکاتەوە. لەبیرتە باوکە، لەبیرتە ئەتوت مرۆڤ ئەبێ ئاگادار بێ لەوەی کە هەڵە نەکات. هەڵەکان لە ژیاندا بە شوێنی یەکترەوە دێن. لە هەوڵین هەڵە نابێ بترسێ، ئەبێن نیگەرانی دووهومەکەی بێت. هەستەمەوێ لەگەڵت قسە بکەم باوکە گیان. خوددا سەلام گوڵەکەم، کەی هاتی من نەمزانی؟ کاتێت بینمە کەومە بیری چەترێکی بچووکی ڕەنگا و ڕەنگی جوان. خاڵە حەمیدت لەبیر چووەتەوە؟ دێی باوشی خاڵە؟ وەرە چاوەکەم. سەلام بە قوربانتم. وخەیش عەزیزەکەم، ماشەڵڵا چەنێ گەورە بوویت. تۆ گاڵتەت پێم گرەرێ؟ خدا کوێرم کە ئاگەر گاڵتە پێ بکەم. بۆچی بووە؟ ئاخر لەبەر چی وتت ئەکەومە بیرچاک؟ ئاخر لەبەرەوەی ناوت بارانە. بارانەکەم. بارانەکەم نە باران. باشە باران نە. باش بوو؟ سووریش لێرەیە؟ خاڵە پێ بمەڵێ سووری سەرت هەڵەکەنێ ئەبێ بڵێ سیمین. باشە تۆ بڵێ دایە سیمین، منەڵێم سووری. تووڕابێت تۆزێکیش پێکەنی. خاڵە ئەکرێ دەست لە بابە پیر بدە؟ ئەرێ گوڵەکەم وەرە، با پیرێش خۆشحاڵە بێ. باوکە گیان سێرکە، باران هاتووە. سێری کە بزانە چەندە جوان بووە، چەندە گەورە بووە، هەر لە منداڵیەکانی سووریە چێت. لەگەڵ هەمید شەرە نەکەی ها؟ شەڕی چی هەمە پێکەوە قسەش ناکەین. لەبەر دڵی دایە ئەڵە دایکم و بابم و پورە هەر سێکیان هەر حەمید بە بنیادەم دەزانن، هەر لە سەرەتاوە بەم شێوە بوون، منیش هەر بە هیچ نازانم. واز بێنە ڕەزا، تۆ هێشتا ڕانەهاتووی؟ لەوێ نەبووی کە بزانی دایکم چۆن بۆی بورایەوە. ئەتوانم بیهێنمە بەرچاوم لەو کاتەوە کە لە بیرمە هەروە بۆ تا ناوی حەمید دێ، دڵی دایکم ئەسووتا و گیرفانی باوکیشم ئەکراوە. لەوێن هەبووی تا بزانی چۆن خۆی شیرین کرد بووی شەو و ڕۆژ نابێتەوە و ڕۆژ شەو نابێتەوە و بیرتان دەکەم و زۆر دژوارە و لەم قسانە. ڕەزا لەم ماڵەدا هەموو پێکەوە شێت بوون، ئەو پیرە پیاوان لە نەخۆشخانە هێناوەتەوە ماڵ، لێرەش کەس خزمەتی ناکا. مەگەر دکتۆر نەیناردۆتەوە؟ لە نەخۆشخانە باشتر خزمەتیان ئەکرد. تخوا تۆ بە قسەی ئەمانە مەکە، من خۆ دەرەقەتیان نەهاتم. کارێک بکە بە شێوەیەک بیگەڕێنەوە بۆ نەخۆشخانە، با لە دوایین ساعتی ژیاندا هیندا ئازار نەکێشێ. دۆخەکەی هیچ تەوفیرێکی نەکردووە، هەر وەک چەند مانگی پێشوایە. سەلام سووری، کەی هاتی؟ سەلام سووری ناسیمین. دیتوەتەم؟ من هەر لێرە بووم، چەند ڕۆژە لێرەم. حاڵت باشە؟ زۆر سپاس. تۆ چۆنی؟ خراپ نیم. بەڵام سەر و سیمات کە زۆر شپرزەیە. تۆش ئەوە نییە کە لە کچی کافرۆش بچی. بەڵام تۆ زۆر شپرزەتری. باش وتم خراپ نیم، خراپتر لە هەمیشە نیم. نابێشکە بابی، بڕۆین کچم. جگەرێکم پێدەی ڕەزا.
دەی شێوەکەتان بخۆن ڕەزاگیان بۆ منی شتێکە بە چاوەندایە بێنە بۆ تێکم چاوت کچە خۆش بێ. جوانەکەم کەمم بۆ تێکم تێکە. کوڕەکەم باش حەمیدجان ئەوە حەب ئەخۆی ئەرێ پورێگیان هینی گەدەیە ئەبێ پێش لە نان بیخۆم گەدە چیەتی شتێ نییە تۆزێکە کزێنێتەوە دیسان دەستت پێکرد بە خۆشیرنکردن خۆشیرینکردن بە برینی گەدەوە باش ئەزانی چۆن سرنج ڕاکێشی چە بە سەرنج ڕاکێشان چە بێ سەرنج ڕاکێشان من برینی گەدەم هەیە پورە بۆت بمرێ لە کێوە ئەندۆسکۆپیت کردا ئەو شوێنە کە من لەوێم نیەتی بە سەیدی کاک حەمید ئەوەندە خۆت شیرن مەکە سووری ڕاز دەکای دیدایە حەمید هەمیشە دەزانێت چۆن سەرنجت ڕاکێشێ و خۆت بۆ شیرم بکە ئەمە چه قسەیەکە ڕزا حەمید هەر لە سەرەتا بە گەدەی هەستیار بوو وازان لێبێنە ڕەزا لە بیرت چۆتەوە حەمید جارانیش هەمیشە بە کڕنی دیاری سرنجی ڕایەکێشە دیارێک بۆ دایە دیارێکیش بۆ بابا سووری بە سەیدی بەسینەکەم چی ئەبێ؟ هیچێک نابێ سووری گیان هەرچیکت پێخۆشە توانی بڵێ بەڵام ئەگەر تۆزێک منداڵەکانیش لەبەر چاوبگری باشترە تێگەیشتنەکەی دژوار نەبوو نەختێ بە باران ڕابگە لەم ماڵەدا هەتا کاک حەمید شیکاری نەکات هیچ نابێت لا إله إلا الله دانیشە نانەکەت بخۆ ئۆمێدگیان نانەکەت بخۆ ماندوو نەبی سپاس کۆتایی هات بەڵێ سرومەکەی چەند ساعتەیە سرۆمەکە 8 ساعتەیە بەڵام 2 ساعتی تێپەڕی کەوا بێ کاتە چواری بەیانی خۆمەی گۆڕم دەی لەسەر ئیزنت من بڕۆم شێو بخۆ جا بڕۆ شێوەکەت لە خوارەوە حەزرە زۆر سپاس داخ نەبێ نا باشە دەستت خۆش بێ کوڕەکەم ئاوا چ جەحێڵ نیشانەدا لەبیرتە ڕۆژانی هەینی دانیش ڕیشێتاشی لەبەرەوە بێنە زەویەکەوە ئەرێ تاڕیشیشی ئەتاشی 1000 مۆدێلیشی پێ ئەدا لە کۆتاییشە لە بنەوە ئەیتاشی باوکتان مرۆڤێکی ڕووخۆشت دڵۆڤان بوو دەی بەکاری چ دێ ئاخرواکامی هەمومان تەنیاییە بەڵام بابە تەنیا نەبوو ئێمە هەموو شەو و ڕۆژ لە لای بووین تەنانەت کاتژمێرێکیش بە تەنیا نەبوو بابە هەمیشە تەنیا بوو نەیدەخستە خۆی کە دایە ناڕەحەت نەبێ لە نێو ئالبۆمەکەیدا وێنەیە و هاوڕێیانەی کە مردبوون جیای کردبووە بۆ خۆی جارێک پیشان میدا ئەیگوت ئەوە مردووە ئەوە مردووە خەتای تەمەنە کاتێ مرۆڤ تەمەنی ئەڕاتە سەرێ ئەبینە منداڵەکانی بێسەر و بەرن خەمدای دەگرێ کە نەکا بمرم و نەیبینم باوکتان تەنیا نەبوو نیگەران بوو خۆزگە چاوی ئەکردەوە و ئەیدید کە هەموو لە دەوری کۆبوونەتەوە مردن زۆر دڵتەزێنە دایەکیان ناگیانەکەم جاری وا هەیە ژیان خەمهێنەرترە ئەنجام خۆ هەمومان دەمرین ژیانی باوکم لانیکەم سوودێکی بووە زۆر کەس هەندەمرن و لە ژیانیاندا هیچ کارێکی گرنگیان نەکرد بڕیار نییە کاری گرنگ بکەین بڕیار وایە بژین گرنگ بوونیان نەبوون خۆشیان نەخۆش بوونی هەڵسەنگاندنەکەی بە ئێمە نییە بە خەڵکە بەڵام کاکە حەمید ڕێگای ناسینی چاکی زۆر ساکارە هەرەوە کە دڵی کەسێک خۆش بکەی ئەبێتە چاکە حەمید کە بە شوێنی چاکەوە نییە ئەو بەس ئەی هەوێت بێتە قارەمان کەسێک قارەمان بوون هەڵنابژێرێت
مرۆڤ ژیانی خۆیە باتە سەر ئەوە خەڵکن یایەکەنە قارەمان یاگەر پێویست بێت تفەکەنە ناوچاوی. سەبارەت بە جەنابەت چ دەڵێن؟ بیرکاری وایە جەنابی ئەندازیار نمرە بە وەڵام نادەن بە قۆناغەکانی گەیشتن بە وەڵامیەدەن. هیوادارم بڵێن کەسێک بوو کە بۆ گەیشتن تێکۆشی هیچ کاتێکیش هەڵەی نەکرد. منیش وەک هەمووان کەمتر یا زۆرتر بێگومان چاوەڕانی ئەوەی کە هەموو کەس هەڵەکانت ببەخشێ. لێرێ بۆچینە؟ برێشت هەن کە ناکرێ ببەخشن کاک حەمید. ئەکرێ ببەخشێ بەڵام لەبیر ناچێ، چونکە قسەکە لەسەر حەمیدە هەموو ئەبێ کۆتایی بە باسەکە بێنن. ئێستا کاتیان قسانە نییە، ئێمە هەمومان بنەماڵەیەکین. دەژواریمان بووە بەڵام باش یاوین، هیچ کاتێکیش لە خۆمان کەمتر نەبووین. سەیری باوکتان بکەن لەوە ئەچێ خەریکە پێ ئەکەنێ. باز بێنەدایە خۆشت ئەزانی کەشتیوا نابێ. لە پاش چەند ساڵ ژیان لەگەڵ باوکت ئەتوانم بە پێکەنینەکەی بزانم. دایە بۆ هێناوتانەتەوە ماڵێ بیبۆ بۆ نەخۆشخانە بەم شێوەیە بەدەستی خۆت خەریکی تەمەنی کورتتر دەکەی. وەڵام منیش کە ئەو قسەم زۆر پێکوتۆ. هەر لێرە ئەمێنێتەوە. دایە گیان بۆ بە قوربانت بم قین دەکەی ئەگەر جەڵتەیەکی دیکەشی لێبدا کێبەر پرسیارە. من نامەوێ نیگەرانتان بکەم، هەمومان ئەبێ ئامادە بین. هۆمێدێک بە چاکبوونەوەی نییە، دکتۆرەکانیش لێی هۆمێد بەر بوون، بەڕادێ پێویستیش لێک دوور بووین. بێڵن با لەم دوایین ڕۆژانەدا بە دەوری یەکەوە بین. ماشەڵڵا هەمووتان دەستان لێ شتۆ، بە دەستی خۆتان ڕوو بە قیبلەتان کردو. خوای نەخواسە ئەگەر نیوەشە حاڵی خراپ بێ لە نەخۆشخانەدا ئەکریە ڕزگاری بکەن. دایە تۆژی دیواز بێنە هێندە پێداگیری مەکە پێمان خۆشە ئێمەش لای باوکم بین، بەڵام لە ئێستادا پێویستی بە دوکتور زیاترێتە ئێمە. زۆر لە بنیامەکانیش هەن کە لە بێهۆشی گەڕانتەوە. دایە هەمویانەوەیان پێ باشترە. بێڵە بابی گوێزینەوە بۆ نەخۆشخانە. زۆر نیگەرانی هەر ئامرازێکی پزیشکی هەرچەندە پەرستار و دوکتور کە پێویست بێ بۆی دێنمەنەوە ئەم ماڵە بۆ ئەم ژوورە کە ئاگایان لێبێت. حەمید بە کەسێکی ئاسایی قسە مەکە. لانیکەم بە خاتری ئەو 2 ساڵێک کەوانەی پزیشکیم خوێندووە زانم حەق بە دایکمە. ئاخە کاک حەمید لەوانەیە هێشتا کۆتایی تەمەنی نەهات بێ. بگورە ئێمە بۆ دەنگدان و بڕیاردان لەسەرەوەی کە لەکوێ بمێنێتەوە کۆ نەبووینەتەوە کۆبووینەتەوە کە لە بەرچاوی خەڵکا ڕوو پارێزی بکەین. ئەم ماڵە بەرپرسی هەیە بڕیارەدا ئەرکی ئێمەوەیە کە بەس بڵێن بانچاو. پاش باوکم گەورەیە ماڵە دایکمە هەرچیەوە بڵێن دایکە گیان. خەریکی قسەی زۆرەملی ئەەکەی. سووری هەموو ئەمانەوێ باوکت لێرە بێ، بەلای خۆمانەوە بێت، ئێمەش بە دەوریەوە بین. هەمومان ینی بەستۆ و کوڕەکەت. زۆرتر وڵامت دراوەتەوە سووری لە بنەماڵەدا گەورەتر قسەی کۆتاییەکات. ئەمە کێدی ناوی بنەماڵە نییە، ئەو هەموو دوژمنایەتیە چیە لێرە؟ لا إله إلا الله. کاکەم ڕزا ئەگە ناتوان پێ کۆ قسەتان بێ ئەسان قسە مەکەن، سەیری یەکترنیش مەکەن ئەسڵەن. منی دی لەوە زیاتر ناتوانم خۆڕاگرم. تۆ ئەم ساتە دەبینی من 30 ساڵی ڕابردووش هەمیشە حەمید مافی منی خواردووە، دایک و باوکیشم مافیان بەوداوە. ئەگەر من نمرەی بیستم بگرتە گرنگ نەبوو هەرکی سەرشانم بوو، بەڵام نمرەی 16 ئاغا حەمید شایەنی ئاهەنگگیران بوو. دەی ئەمە شێوازی هەڵەی پەروەردەی بنەماڵە بووە کە مافیان بە کوڕی گەورەترەدا. تۆ ئێستا خۆت بنەماڵت هەیە لەم قسانێش گەڕا. نە لە بیری دەکەم نە لە کەسیش خۆش دەبم، بەڵام قسەی لێ ناکەم. جوانش قسەی لێ ناکەی. لە هەر سێوەشە قسەکردنە دوانی تانەدان بۆ حەمیدە. بەدەستی خۆم نییە شەیدا. تکات لە یەکەم ڕزا لەبەر ئۆمید. باسی پارەم بۆ دەکە. دوکتور دێنم ئامرازی پزیشکی دێنم. کەسێک نییە پێی بڵێ کاکە ئەو پارەی کە تۆ بە شانازیەوە سینگە دەدەیتە پێشەوە خەرجی دەکەی پارەی خۆت نییە و هینی هەموو بنەماڵەیە. ڕزاگیان ئێستا کاتیم قسانە نییە.
دەستت خۆش بێ. نۆشی گیان ئەمە میتر لەبیر چوو بووەوە. ئەوەندەمان سەختی کێشاوە دابوونەریتی خۆمانیش لەبیرمان چۆتەوە. ئەمانە خۆن ناهێڵن، هەر خەریکی دەمەقاڵێن. دەی باسی خۆتم بۆ بکە. چی بڵێم دایکە گیان؟ بەندیخانە زۆر سەختێ دەپەڕێ؟ زۆر. بە ڕۆژە چیەکەی؟ زیاتر کتێبە خوێنمەوە، بۆ بەندکراوەکان نامانووسم، بۆ چەند کەسیان پۆلی ئینگلیزیم داناوە. تێپەڕە بێ. من پرسیاری باقی بەندکراوەکانم نەکرد، باسی خۆتم بۆ بکە. بەندیخانەش زۆر بۆم خراپ نەبووە. ئیدی لە ژووری پچووک و درگای داخراو ناترسم. حەمید، پێش لەوەی کە شتێک بۆ باوکت بە قەومێ ئەبێ هەموو شتێک ڕوون بێتەوە. نا، تا ئێستا درەنگیش بووە. نادایکە گیان درەنگ نەبووە، بۆ باوکم باش نەبێ ها. لەم دوایین ساتەدا کەسێک قسەیک بکات بێڕێزە بێ، ئەو کاتە منیش هەتا کۆتایی تەمەنم ناتوانم لە خۆ خۆشم. ئەمە هیچ پەیوەندیەکی بەڕێزەوە نییە. ئەو منداڵانی من نەفام و گەمژن، تەنانەت هۆی جەڵتەی باوکیشیان پرسیار نەکردووە. تۆ گیانی خۆت، تۆ گیانی ئەو باوکە کە لەسەر و تەختەیە، تۆ گیانی حەمیدت. هیچ چێ مەڵێ، تەنانەت یەک و شەش مەڵێ. حەمید گیان، من دایکم، بە خوددا من هەمووتانم هەر وەک یەکتری خۆشەوێ، بەڵام ناتوانم دانیشم و سیر بکەم و ببیستم ئەو هەموو قسەی هەڵیت و پەڵیت بە تۆ دەڵێن. شتێکیان نەوتووە، لە دۆخی باوکم ناڕەحەتن، قەی ناکە با بەمنی بێژن. خۆ هیچ نابێت لێگەڕە دایکە. من بەڵێنیم پێداوی ڕاوەستم و بێدەنگ بم، بەڵام حەمید، منیش وەکو خۆتم، وەکو خۆت خۆمە خۆمەوە و دەنگم دەرنایێت. قەی ناکە. تەماشاکردنێکی تۆ بە هەموو سوکایەتی و ژنێوانە ناگۆڕێمەوە. لەسەر خۆ بە باشە. سوێندی داوم کەنە، جارێ بۆ دوای مەراسیمەکە. هەمی تێگەیشتووە، ئەگە ئەڵێ نابێگومان شتێک ئەزانێ. ئاخر کاتێکە بینم ئەو هەموو نانوتکەیەی لێ ئەدەن، دڵم ئاگر ئەگرێ. بێ ئەقڵن. سێری کە چەند هێ من خەوتووە، لەو کاتەوە ئەم ماڵە بۆنی حەمیدی گرتووە، هێڤەر بۆتەوە. لەم یەک ساڵەدا هەوڵین جارێکە هێندە هێ منە. ئەم شۆ بۆ ساتێک گۆمزانی مانگی محەڕەمە. لە کەی ئابوو کە هەموو ساڵێک 12 ڕۆژ نەزری بێدەنگی ئەکرد؟ لە یەکەم ڕۆژی محەڕەم هەتا 12 محەڕەم وشەیەک لە دەمی دەرنەدەهات. نەزرەکەی چی بوو؟ نەزری نەشتەرگەریەکەی بن بوو 16 ساڵ لەمەو پێش. ماشەڵڵا، ئێوە ژن و مرد چەندە خۆڕاگرن. ئەم هەموو ساڵە بە کەستان نەکوتبوو نەمدەزانی. خۆی نەیدەویست، دەنا من حەزمە کرد هەموو بیانزانی بە. هەر ئێستاش هەر ئەڵێ لە ڕۆژی بێدەنگیدا، هەروە پاڵ ئەکەوت و چاوی دەقوچاند. چ دەورانێ بوو، چ ڕۆژانێ. ڕۆژێکیان خەریک بووین، دیوار و دەلاقەی ماڵەکەمان خاوێن دەکردەوە. لە ناکاو بنمیچی ماڵەکە ڕووخاو ڕژا بە سەرماندا. هێندەمان خواردووە کە هەموو شتێک وەکو چێش دێتە بەرچاومان. ئەم گێزەرە وەکو کەبابی مریشک وایە. بۆ نیوە ڕۆژی بەیانی گۆشتی برژاو، باخ لە پڵاو لەگەڵ گۆشتی مریشک. ئەبیتە وەکو ئەو پیاوە سکزلانە کە سوکانی ماشینەگەیان بە سک ڕادەگرن. قەی چییە کات پیاوە بێ قەڵەو بێت؟ بێگومان کەچەڵیش دەبیت. بەختیشی بەرزترە بێ. کاتێ دووە کڕەیە بێتە ساردی، دۆشاوە کڕەیە بێتە هەنگوێن. خۆ خراپ نییە. حەز ناکەم قەڵەو بیت. دەی هەموو لاوەکان دوای زەماوەند تۆزێ قەڵەوە بن خۆ. ئاخرە خزمەتانەی کە دایکیان بۆیانی نەکردووە ژنەکانیانێکن. سەماون ئەبێتە سەرەتای تەمبەڵیان. ئێستا زۆر هەست بە هێز و توانایی یەکەم خاتوون. هینی ئەو خۆراکیەوە خواردوتە. بەستە زمان چەندە پرسیت بوو. ئیدی لە هیچ شتێک ناترسم. جێبۆ لە پێشتا ترسای؟ لە سێبەرەکەی خۆشم، بەڵام ئیدی کۆتایی هات. جێ کوڕی ئازا،
ئێستا کە ناترسی چی دەکەی؟ ئێستا بە تەنیا دەرەقەتی دەکەس دێم کەس نبینم نەبوو نییە ئیدی مەگەرەوە چێشتەوە خواردە چیان تێکرده بوو کاوات لێات بڕۆ ناکەی؟ ئەسەن دەکەس چییە؟ بڕۆن لەگەڵ 90 کەس پێن دەرەقەتی 100 کەسەکەیان دێم دوتانە هەبوو کەوچکێ شەربەتێک گەدە بخۆ چاکە بیتەوە خاتو دکتۆر من پێ تەڵێم ئامادەی شەڕم تۆ پێی مەڵێ کە کێشەی گەدەت هەیە؟ کێشەی گەدە کە نا بەڵام زۆرخۆری ئەبێتە هۆی وڕینەکردنیش سەیرە خۆت ویستت ئەمە بگرە؟ خۆت ویستت ئەزانی خاوەنایەتی نادەوڵەتی یانی چی خاتو نا دکتۆر؟ تۆ فەرموو با منیش بزانم خاوەنایەتی نادەوڵەتی یانی ئەوەی کە ئەم ماشینە کە لێرەدایە خاونی هەیە نا؟ دێ ئەرێ خاونەکەیشی بێگومان زۆر خۆشیەوێ نا؟ دێ خۆشی نەویستای نەیتە خێ کڕی بە بڕوای تۆ ئەگەر لە ناکاو بێت و جامی ماشینەکەی بەم شێوازە ببینێ حەمید ئەوە شێت بووی وا مەکە خلافەتی چی لێدێ بە بڕوای من قەلافەتی زۆر سەیرە بێ ئەسڵا ئەمەوێ بزانم کێیە بۆچی ماشینەکە لێرە ڕاگرتووە لەوانەیە بپارەتەوە لێ نەدەم حەمید تۆ ئەو خوداوەرە ڕاکەین کەسێکە پیاوێ قەت ڕاناکات ئیسا کاتی ئەو قسانە نییە بۆچی شێت بوویت چون کەیدی لە هیچ شتێک ناترسم تۆ ئەو خودایەوەرە با ڕابکەین هەرچیکمان خواردبوو بە قوزم قورتمان زۆر ترسەنۆکی خاتو دکتۆر لە هەموو خراپتر هەر لە بیر ڕاکردنی شای ئەوە کە ئەسڵەن باش نییە ئەکە بەسیەیدی هیچ کەس ناتوانێ بەرم بگرێ ئەسڵان ئەمەوێ بێت بزانم سەر و سیمای چۆنە نەبوو نابینم هاتن بێگومان تەلەفۆنیان کردووە خاوەن ماشینەکە بێت لێیان گەڕێ بابێن بۆیان قەرەبۆکەمەوە ئەم شەوێکی باش بوو لانیکەم تێگەیشتم کە تۆ شێتی ڕاستی ئەگەر داوای مارەنامەیان کرد هەتە پیشانیان بدەی؟ ئەگەریش بم بێت لە ڕووم هەڵنای نیشانیان بدەم بەڵام من ژنیام شێتم کەوایە زۆر ناهۆمیدم کردی وای وای زۆر تازەم ویست چەنێ هۆمیدوارت بکەم حیف بوو وا بزانم ئەبێ ببیتە گیاخار تا بێمە نێو ماڵەکەت خواردنی دەرەویژت کە پێ ناکەوێ وتت خواردنی دەرەوە بەڕێز حەمیدی سایدی فەرمونە ژوورێت کاکەم بەڵێ بەڵێ فەرموو کارێکت نییە لەسەر ئیزنێت خدا حافیز نابینم نابین خۆت بێتام مەکە هەر لە سەرەتا بتکوتای ماشینی خۆمە لانی کەم تا بنکە پۆلیس نەدەچوین گوتم تازە با خۆمان نەشکێنینەوەی دی وتم ئاخرم گشتە نەترسیە لەکوێ هێنا ئەتاخر تازەم ویست لە پاشان ماشینەکەش بدزم ماشینەکەی خۆت خۆ نەتەزانی ماشینەکەی خۆمە منیش سوار ئەبووم و لەگەڵت دەهاتم لەبەرەوەی کە ئاگات لێم بێ هاتی حەسابی هەموو شتێکت کرده بووە بۆشت بە وردە شوشە دەست نەبڕێ پێ بکەنە بۆ خۆت دەی ئەگەر قەلافەتی خۆت بدی باە زیاتر پێکەنێنت لێ حەمید وەرە ڕابکەی ئەی خودایە من چی بکەم چاکوری بووم